ناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان ئەنجامدانی ساختەکاری لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق متمانەی نێوان لایەنەکانی جارێکی تر لاواز کرد بە بڕوای چاودێرانیش ئەنجامدانی ساختەکاری لەنە هەردوو پارتی دەسەڵاتدار کاریگەری خراپی لەسەر نێوماڵی کورد دەبێت و ناوماڵی کورد لە بەغداد زیاتر پەرتەوازە دەکات. بە میواندارێک لە بەڕێزان دکتۆر بایازید حەسەن ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق و دارا محەممەد ئەمین ئەندامی پێشووی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین. ساختەکاری لە پرۆسەی هەڵبژاردن سڕی مانەوەی حکومڕانەکان بووە لە پرۆسەی سیاسی هەرێمی کوردستان بە درێژایی حکمی پارتی و یەکێتی هەمیشە لە ترسی لە دەستدانی پۆست و کورسیەکانیان پەنایان بۆ ڕێگەی جیاوازی گزیکاری بردووە. ئەم هەنگاوانە شۆکار بووە نێوماڵی کوردی لە سایی ئەو سیاسەتە چەوتە بەرەو لێکترازانی قوڵ بچێت. مامۆستایەکی زانکۆش دەڵێت پێویستە لە کوردستان ڕێککەوتنی سیاسی نوێ بکرێت بۆ دەربازبوون لەم دۆخەی پارتی و یەکێتی بەسەر خەڵکیدا سەپاندویانە. من داوا لە هەموو پارتە سیاسیە دەنگ خوراوەکان دەکەم کە لەم قۆناغەدا و لە بەرامبەر دەنجی خەڵکو و لە بەرامبەر سیاسەتی نوێی ناوچەکە لە ئاسی بەرپرسیارەتی دابن و هەڵوێستەکانیان و بڕیاری سیاسیان و عقلی سیاسیان و ڕێکەوتی سیاسیان بە ئاماژەی بەرژەوەندی گشتی و بە ئاڕاستەی بەرژەوەندی گشتیدا بێ نەک بەرژەوەندی لایەنێکی دیاریکراوە تووڕەبوونی لایەنێکی دیاریکراو. لەما کاتیشدا ئیختیارەکان تەنیا قەڵەم و چەک نین و لە نێوان ئەم دوو ئیختیارەدا بەدەیان ئیختیاری دیکەمانەیە کە عقلی سیاسی دەتوانێت باشتر لێکیان بکاتەوە. چالاکوان و ڕۆژنامە نووسانیش ڕای دەگەێنن یەکێتی و پارتی هۆکاری پەرتەوازەی نێوماڵی کوردن و هەنگاوەکانیان خزمەتی وڵاتە بەرژەوەندی خوازەکانی کردووە و ئاشتی سیاسی و کۆمەڵایەتی هەرێمیان لەبار بردوو گوزەران و ژیان و ئارامی خەڵکیان فیدای پۆست و بەرژەوەندیەکانیان کردووە. ئەم دوو هێزی فاشین بەڕاستی تەواو کۆمەلگای شیرازی کۆمەلگای کوردیان تێک داوە تەواو ویان کردووە ئەم کۆمەلگایە کەشی ئارامی و کەشی سەربەخۆبوون و یاخود ئەوەی کە بەشەیەکی گشتی بتوانن بەیەکەوە هەڵ بکەن تەواو ترازاندونیان لە یەکترەوە دراوسەکانیان لە یەکتر کردووە براکانیان لە یەکتر کردووە بەڕاستی شیرازی کۆمەڵاتیان بە تەواوەتی تێکداوە. ئەمانە نەک شیرازی کۆمەڵاتی شیرازی سیاسیان تێکداوە شیرازی یەکریزیان تێکداوە شیرازەی ئابووریان تێکداوە هەموو جۆرە ئارامیەک لە وڵاتەدا لە سەدەستی ئەم دوو هێزە تێک چووە. بەڵام میشی ئەو لایەنە سیاسیانەیە کە غەدریان لێکراوە کە زوڵمیان لێکراوە کە دەنگەکانیان دزراوە بەڕاستی ئومێد بۆ خەڵک بگەڕێنەوە و هیچی تر لەم دوو هێزە فاشە قبوڵ نەکەن. کوردستانە تۆ وەرە حکومەتێک بین هەلی کارت بۆ دابین نەکرێت کارەبەت بۆ دابین نەکرێت ئاوت بۆ دابین نەکرێت زادی قیر ڕێک پێکرد بۆ دابین نەکرێت ئاشتێکی جوان بۆ بەرقەرار نەکرێت لە هەمان کاتدا تەزویر بکەی سەرۆت سامانی میلەت بخۆی دەرفەتێک نەدەیە گەنجدا هاتووی نەبێ ئەم گەنجە بیمەی کۆمەڵایەتی نیە بیمەی تەندروستی نییە ئەنی تاکە شتێک وای کردووە کە ئەم گەنجە لەو وڵاتەدا هیچ شتێک بە خاکیەوە نابەستێتەوە. ئەمانە کە هاتنە سەر حکم ئینتیمانێتەوە یان نەهێشت سەرۆت سامان ئەمیلەتیان هەم بەبادا مەبدەئیان نەهێشت خەڵک وای لێ هاتەوە باوەڕی بە هیچ شتێک نەماوە حتا سیاست بۆتە قێزەوترین شتێک لە وڵاتەدا هەموو شتێکیان زەربی سفر کرد دیموکراسیات حیای چوو. ساختەکاری لە پرۆسەی هەڵبژاردن سڕی مانەوەی حکومڕانەکان بووە لە پرۆسەی سیاسی هەرێمی کوردستان بۆیە لە پێناو مانەوەیان و بۆ دەربازبوون لە سزادانی خەڵکی تاکە دەواازەیەک بوو بێتە فریادڕەسیان دزینی دەنگ و ساختەکاری و هەڕەشەی نامبڕین خاڵی بەهێزی حکمی چارەگە سەدەی ڕابردویان بووە. بەڵام کورد زۆر دەمێکە وتویەتی پەتی زوڵم و زۆرداری لە ئەستوریدا دەپچڕێت و مێژوو ناوی ئەوانیش لە تۆماری سزادراوانی دەستی گەل دەنووسێتەوە. ئاراز ڕەسوڵ کەناڵی ئاسمانی پەیام ڕاپەڕین. جارێکتر سڵاوتان لەبێت بەڕێزان سوپاس بۆ میوانەکانمان بەخێر بن سوپاس بۆ ئامادەبوونتان کاک تۆرگە سەرەتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین بەرلۆی کە بچینە سەر زیانەکانی ساختەکاری لەسەر ناوماڵی کورد لە بەغدا لە هەرێمەوە دەست پێ بکەین ئەم ساختەکاری ئەنجام دراوە چ کاریگەرێکی خراپی لەسەر دۆخی هەرێم و پرۆسی سیاسی هەرێمەیە کە پێشتیش بێمتمانەیەکی زۆر هەبوو لە نێوان لایەنەکاندا.
من پێم وایە کاریگەرێکی زۆر خراپەیە لەسەر ناوماڵی کورد لە بڵین لە هەرێمی کوردستان. یەکەم ئەوەیەکەوە بێمتمانەی لە نێوان لایەنە سیاسیەکان زیاد دەکات. ئەوە دووەمیشان ئەوەیەکەوە دەنگدەری کورد نی بڕوای بە هەڵبژاردن نامێنێ و لەوانەیە بۆ جاری تر هەرنەیە بۆ دەنگدان ئەگە ئێستا دەنگەکانیان ئەوە بدزرێ و کە مافێکی دیموکراتی خۆیانە کە دەنجیانە بێ بتوان نوێنەری خۆیان بژێرن کاوە لێ بکرێ و هەروەها بۆ بەرژەوەندی کورد بەگشتیش زیانەیە. بۆچی لەبەرێکەوە بەغداش تەماشا دەکەن لایەنە سونی و شیعەکان کە کوردکە لە کوردستان لاواز بین بێگومان ئەوان دەتوانن زۆر بڕیاریتری کەوا دەرکەنکەوە لە بەرژەوەندی خەڵکی کوردستان نەبێت. هەروەها ئەو بێمتمانەیەش لە هەرێمی کوردستان لەوانەیە لە هەڵبژارنەکانیدا توش کە بڵێن بۆ پەرلەمانی کوردستان یا بۆ ئەنجومەنی پارێزگاکان دەکرێت لەسەر ئەوانش ڕنگدانەوەی نێرێنی هەبێت و ببێتە هۆکارێک کە زیاتر ناوماڵی کورتێک چێت. دامن کە تەماشاکەین کورد میلەتێکە کە ئێمە 40 ملیۆنین تا ئێستا ئێمە دەوڵەتێکمان نییە وڵاتی 35,000 کەسە و دەوڵەتیانەیە بەڵام ئایا بۆ ئێمە دەبێ ئەومان لێبێت بەداخەوە یعنی ئەو پرۆسەیە وای لێکراوەکەوە ببێتە قوربانی دوو حیزب دەسەڵاتدار لە هەرێمی کوردستان. من پێم وایە ئەوانش لە بەغدا کە ئەو دەنگانیان بەو سەختەکاری هێناوە من پێم وایە وەزنێکی سیاسی یان بڵێن سەنگێکی سیاسی لە بەغدا وایە نابێت. لەوانەیە لە عەرەبەکانیش دوایان بۆیان دەردەکەی وڵاتانی دەوروبەر و بڵێن ئەو سوفەراوشتانی کە لە بەغدان ئەوانش هەر بۆیان دەردەکەوێتەوە بڵێن لە کوردستان ئەو سەختەکاری کراوە. ئێمە لە ساڵی 2004 شانازیمان بەوە دەکرد کە دەمانکو کوردستان دەبێت بەغدا تەماشای کوردستکا لە دیموکراسی و لە ئیدارەدان بەڵام بەداخەوە ئێستا شتەکە پێچوانە بۆ هەموو چامان لە بەغدایە و بەڵام ئەوەی کە گرنگایانی باشتر گرنگە کە بڵێ مفۆزی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق چارەسەری ئەو کێشەیەەکە ئێستا کاتیژما و هەچەندکەوا کە ئەوە باز دەکەن کە بڵێن جوان لەو تانانە نەگرتووەکە لە کوردستانەوە هەموو ئەو لاانەی کشش لاانەکە و لاانە تیشکەوە غەدران نکراوە عەرەبیش هەچەندکەوا لە قانونی یاسای هەڵبژاردنەکاندا هەروە لە هەمواریکردنی دووهەمدا دوو ڕێگایدانەوە ڕێگایان ئەوەیە کە دەڵێ بە جیازێکی ئەلکترۆنی خێرا بکرێ ڕێگای دووەمیشان کە دایناوە ئەوە تەبەن قانونیشە کە دەڵێت توانن ڕێگای بەدیل بدۆزنەوە ئەڵتەرناتیڤ بدۆزنەوە بۆی کەەوە حەقی ناخی بۆ ئەسواتی ناخبین دەنگدەرەکان نەفۆتێ. بەڵام بەداخەوە من تا ئێستا بڵێن کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنە عێراق گوێی لەو نەگرتووەوە پەیڕەوی ئەو یاساشی نەکردو کە یاسا لە پەرلەمانی عێراق دەرچەوە یاساکە کاری پێ دەکرێت. باشە بەس لەسەر بەرەوەی بچین سەرای لە کوردستان پێشتر خۆ دەزانین بێمتمانێکی گەورە هەبوو لە نێوان لایەنە سیاسیەکان لەگەڵ دەسەڵاتە لە نێوان میلەت و دەسەڵاتدان ئەم سەختەکاریە تا چەند ئەم بێمتمانەی زیاتر قوڵتر کردەوە بە دەسەڵاتداران. من پێم وایە لە ئێستاوە یعنی هەتا بڵێن ناوماڵی کوردیشی تێکداوە ئەو سەختەکاریە کۆتەمەتە و تەماشاکەی بڵێن دوو لایانی سیاسی بێن بێگومان هەردووکیان لانی بڵێن ئەوەی پارتی شوێکێتیش یەکەم کە تەماشاکەین بە ڕێزەتەم بارزانانی باسەوی کرد کە دەڵێ ئێمە یەقینین کە لە سلێمانی ساختەکاری کراوە هەروایە کێتیش دەڵێ ئێمەش بەگومانی لەوەی کەوا لە هەوری وابێ هەردووکیان خۆتان یەقینین کە لە هەردوو وان چیان لێ کردووە بڵێن ئەو دوولانە بخۆشیان لە بینی خۆیاندا ڕێکەوتون کە بڵێن ئەو لایەنانێک کە لە کوردستان بۆی کەوا دەنگەکانیان کەمکەنەوە ژمارەی کورسەکان لە پەرلەمانی عێراقەوە کورسەکان بۆ خۆیان بەڵام لە بینی خۆشیاندا من پێم وایە هەر فێڵیان لێ کردبێت و بەڵام بە مەسلەیەکی کوردی ئەڵێ پەتی درۆ کورتە ئەو فێڵ و فتارە تۆرەوە ئێستا یەقینتان هەیە لە هەردوو دەڤەرەکە ساختەکاری کراوە ڕەنگە یەکیان یەقین هەیە بمەسەن لێرە کراوەیەکیان لاولێر کراوە یەقینتانەیە لە هەردوو شوێنەکە کرا لە هەردوو چکە بۆ لە بەکە تەماشاکەین لە ساڵی 2009 کە بڵێن زوتنەوەی گۆڕان هاتە پرۆسەی هەڵبژاردنەوە ئەو وەختی لە سابی سواری دەنگکانێ بوو دوای هەڵبژاردنەوەم 2013 32,000 لە 455,000 32,000 دەنجەکەی زیاد کرد یعنی لە هەڵبژاردنی 2014 گۆڕان لە 130 دەنگکانی هێناوە بەڵام ئێستا کە تەماشاکەی بۆتە لە سابی سودوو هەچەند گۆڕان لە حکوم نەبووە گەندەڵی نەکردووە ئەوەی کە تەماشا دەکەی لە بزوتنەوەی گۆڕان هەموو ئینسانی پاک و ڕێکوپێکە بەڵام کە تەماشاکەین ئەو دوو حیزبێکەوە دەسەڵاتدارن بڵین ئەوە موچەیە نەماوە ئەوە بڵین لە ساڵ پەنجاوێکی خاچ کوردستان ئەو کراوە بڵین ناوچە جناوەکان ئێستا بڵین ئەوە مەسیریان دیار نێوێ ڕای ئەوەی کەوا بڵین ئەو موچە نەماوە ئەو گەندەڵی هەوەیە ئەو بێمتمانەیەکەوە لە نێوان بڵێن حکومەت و خەڵکی کوردستان دروستوەرەوە بێمتمانی لە ناو حیزبەکانیش دروستبووە من پێم وایە ئەوە هەموو ئەنجامی ئەو ڕێکارە نایاسایی و
دیموکراتیانەیەکەوە ئەو دوو حیزبانە لە پێناو بەرژەوەندی دوو حیزبووان لە کوردستان کردووە. سپاس دەکەم کاکتۆر مامۆستا جەنابشت بەخێر بیت. ئەگەر قسێکی تێبێت لەسەر زیانەکان لەسەر دۆخی کوردستان اینجا قسە لەسەرەوە بکەین کە ئەم ساختەکاریت کارگەرێکی خراپی لەسەر ناوماڵی کورد لە بەغدا هەیە و کارگەرێکی خراپ لەسەر لاوازبوونی پێگەی کوردیش هەیە. منای خۆی بەخشندنی مهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پێم. وڵا لە ڕاستیدا ئەم ساختەکارەی کە کراوە من پێم وایە کۆمەڵێک کێشەی سیاسی و تەنانەت کۆمەڵایەتیشی بۆ ناو کۆمەڵگای کوردی دروست کردووە و بێمتمانەیەکی زۆری لە نێوان پارتە سیاسیەکان و خەڵک و دەسەڵات جارێکی تر زیاتر کردووە کە لەنێکی گەورەتر دروست بووە لە نێوان جەماوەر و دەسەڵاتی کوردی. ئەمەوەی کردووە کۆی پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان خستۆتە ژێر پرسیارەوە و خەڵقی بێهیوا کردووە لەوەی کە ئەم سیستەمە بەرەو سیستەمێکی دیموکراسی بڕوا و یاسا سەروەر بێ و خەڵک پێی وایە دەسەڵات لە هەرێمی کوردستان وردە بەرەو دەسەڵاتی دیکتاتۆریە ڕوا بە هاوشێوەی دەسەڵاتە دیکتاتۆرەکانی دنیا ئەوانەی لە وڵاتانی پێشتر لە عێراق و سووریا و میسر و لیبیا وڵاتانە بینیومانە یا حاکمێکی عسکەری وەکو فرانکۆ لە ئیسپانیا لە وڵاتانی دنیا زۆرمان هەیە و لە کۆریای باکوور هەیە لەکوێ هەیە هەموو لەو بابەتانن کە وردە خەڵک بێ هیوا بکەن بەشداری پرۆسی هەڵبژاردن نەکات دوجار لایەنگرانی خۆیانەگە لە 120 خەڵکیش بن بچنە پرۆسەکانی هەڵبژاردنەوە وەکو ئەو سیستەمە دیکتاتۆرانە بۆ خۆیان لە هەڵبژاردنەکانە لە سەتی ناوەتی دەنگەکان بێن ویا ڕاگەێننەوە لە سەدانەوە نۆمان هێنا و کۆمەڵی خەڵکیش حاضر کردو بێتە سەر جادە چەپڵ لێدا و ئاو بێنەوە دەست بشۆ ئەمان ئەزمموی هەمان ئەزمونە ڕوا بەڕاستی بۆ جاری داهاتووە گەراوە بڕوا خراپتریشەکەن دوجار نرخ و قیمەتێک نامێنێن نەبوو هەڵبژاردن نەبوو دەنگدان نەبوو هاوڵاتی و هاوڵاتی هیچ ڕۆڵی نابێت لە گۆڕانکاری تا ئەوەی کە ڕۆژێک لە ڕۆژان میلەت لە ناچاریە بیر لەوە بکاتەوە وەکو لە وڵاتانە کودەتایەکیان کرد خەڵک ڕاپەڕی ڕابمەگە ڕاپەڕینێکی وا بکە ئەگەر ئەمانە باوەڕیان بە سیستمی دیموکراسی نەبێ و باوەڕیان بە دەنگدان نەبێ و ڕێزی دەنگدەر نەگرن و ئەمە ئیهانەیە بۆ کۆی ئەو خەڵکەی دەنگی داوە کە دەنگەکانی ئەمانە دزن بۆ شوێنێک ترە چێ یان ئێستا خەڵک وای لە ئەتوڵێ منەوێ دەنگەکەی من بۆ چێ ڕۆشت بێ خۆی زانێ بۆ چێ دەنگیاوە بەس نازانێ بۆ چۆ ڕۆشت و ئەمە کارەساتێکە کە ئەم دەسەڵاتە خۆڵقاندوێتی دەرەنجام ناوماڵی کوردیشی تێک داوە چونکە کوردستان لە حاڵ و بارودۆخێکی زۆر باش نییە ئەمانە بێمنەت بن لە خەڵک و لە حیزبەکان کێشەیەکی دارایی قوڵ هەیە کەەوە لە 2013 ڕۆژ بە ڕۆژ قوڵترە بێتەوە کێشەی سیاسیمان هەیە لە بەغدا لە ڕوخانی ڕژێمەوە لە 2023 تا ئێستا ڕۆژ بە ڕۆژ قوڵتر دەبێ و خراپتر دەبێ و چارەسەر نەکراوە دایان کێشەی ترمان هەیە کە کێشەی پێشمەرگە و کێشەی ناوچە کوردستانی دابڕاوەکان و کێشەکانی تر هەمووی کەڵەکە بۆ بەسەریەکە ئەگەر بێت و جا پێشیان شەرم نییە داوای یەکریزی و تەبایی یەکەن با لە بەغدا یەکریز بین و یەک شەرمەزاریە داوایەوە بکەن شەرمەزاریە لە کاتێکا تۆ دەنگی خەڵقیش بەوە ڕاوا نبینی ئەم لایەنانە دەنگی پێ بدەن دەی ساختەکاری لە دەنگی خەڵکەکەی ساختەکاری لەم حیزباکەی تۆ بە تەزویر دەرچووی یعنی وەکو وایە قوتابیەک بە غەش و تەزویر دەرچوو بێ و غەشی کردبێ و ئەنجا لە کۆلجێکی داوا بکە لە کۆلجێکی بەرزی ژوەر گیرێ بەو غەشەی کە کردوێتی ئامادەش نەبێ بێتە ژێربات ئەمانەی ئەوان کردویانە بەڕاستی سبێنێ چۆن ڕوبەڕووی ئەم کێشانە دەبنەوە کێ پشتیوانیان دەکات ئەم حیزبە کوردستانیانە لە بارودۆخێکی ئاوادا چۆن پشتیوانی ئەوان بکەن لە کاتێکە ئەوان لێرەوە خیانەت لە دەنگی دەنگدەرەکەن خیانەت لەم حیزبانە ئەکەن خیانەت لە ژیان و موچەکانیانەکەن ئەی باشە لە بەغدا چۆن خیانەتیان لێ ناکەن ئەو کەسەی تۆ سەرەتایترین مافی تۆ ئەوەی مافی دەنگدانت هەیە ئازادی لەوەکی هەڵدەبژێری ئەم مافەت لێ زەو دەکات دەنگەکەی تۆی دزیرێ بێ بۆ یەکێکتر تر چۆن پارێزەری مافی خەڵکی چیەکەی بەوەی من پێم وایە ئەوەی کە خەڵک هیوایەکیە بۆ گۆڕانکاری ببێ پێوا بوو لەم هەڵبژاردنە ئەم دوو حیزبێ دەسەڵات لە نەتیجەی گەندەڵی و دزی و قۆرخکاری و پارە خواردن و خزمەت نەکردنی خەڵکو و بەرژەوەندی حیزبی و شەخصی خۆیان خەڵک جارێکتر متمانیان پێ ناکا و دەنگیان پێ نادا و سزایان دەدا و هێزی بەدیل دێتە پێشەوە ئەمانە دەبنە ئەڵتەرناتیڤێک بۆەوەی ئەم دەسەڵاتە نەمێنێ بەڵام کاتێک کامان ئێستا بەم دەنگەوە بەم تەزویرەوە ئەچنەوە حساب بۆ کەس ناکەن جارێکتر بەڕاستیم بۆ مای حساب بۆ میلەتیش ناکەن و یەقینیشتان هەبێ ئەو سێ ڕەبع موچەی کە بڕیار بوو پێش هەڵبژاردندایان لەمەوە داوەش نادن و خێسا خەریکی ئەوان ژێربەژێر هەرێکێکیان ڕۆستا دوو ڕۆژە کەوتونە تەلەفۆنکردن لەگەڵ عەبادی و مالیکی و مقتەدا سەدر و هادی عامری وەکەیەکان کێکەکە چیتان بۆ داناون بەشیکەین بیخۆین ئەوە خەریکی ئەو بەزمەن و ئیترەوەی تر ئاو بێنەوە دەست بشۆ من پێم وایە داواکاری خەڵک هەمووی لەبیرەچێ و
ڕێژەیەکی کەم نەوێت گوێشی پێنادا. بەڵێ سوپاس دەکەم کاک سەبارەت بۆی کە کاریگەری خراپەکانی بۆ نمونە ساختەکاری چێ لەسەر پێگەی کورد و ناوماڵی کورد لە بەغدەکە خۆی هەر ماڵێکی پەرتەوازە بوو. ئەم ساختەکاری ئەمجار چی بەسەردێنێکە ئەم دوێزە دەستیان بۆ بردبوو. من پێم وایە کاری بگەرێکی نەرێنی هەیە بۆچی لەبەروی کەوا ئێستا کە تەماشاکەین لە تۆ خەریتی هەموو عێراق وەگرە لاڵ بژاردنەکان ئایا لە ناوچە عەرەبیەکان ئەوەندە گەندەڵی کراوە؟ کەم کراوە بەڵام بەڕێژەیەکی زۆر کەم ئێستا بڵین ئامری وتی لە سا 5 سندۆقەکان بکرێ مالیکیش وتی ئێمە داوای لە ئەوە دەکەین لە مفۆزێ دەکەین کە هەندێک تەعانمانەیە بزانین چ دەکات هەر ئەوە بۆ زەم لایەنەکانی کە زۆر باز ناکرێت بەڵام کە تەماشاکەین هەرێمی کوردستان 4 پارێزگاینە تو حسابی کە لە 15 پارێزگاکەی کە یعنی گەندەڵی بەو جۆرە نەکراوە من پێم وایە لەو دوایانی لەبەروی کە ئەو حیزبانە و دوو حیزبەیانی خیانەتیان لە دەنگدەرانی خۆشیان کردووە ئامادەن کەوا خیانەتی کەش لە خەڵکی کوردستان بکەن و ئەوەی کەوا بەرژەوەندی حیزبەکە یان بنەماڵەکان بێ لە بەغدا ئەوانە جێبەجێکەن و گوێنە دەنە مافەکانی بۆ منە پەرتەوازت دەبێت لە بەغداد لاوااستر دەبێت بەوەی ئەم سەختەکاریە لێرە ئەوان داوای ئەوە دەکەن ئەو دوو حیزبانەکە لە بەغدا یەک دەنگ بین و خطابێکی سیاسی یەک خطابی سیاسی بێن بەڵامە تۆ ناوماڵەکەت وێران کردووە تۆ متمانەت لە بینی خۆت و ئەو خەڵکەوە حیزبە سیاسانیکەوە لە کوردستان نێتێشتە چۆن دەتوانین لەوێ یە خطابی سیاسی یەکەوە دروستکەیت تۆ گە لێرە فێڵ لێ بکات چۆن لە بەغدا تۆ ئیمانت بۆیەکەوە لەگەڵی ببیە خطابی سیاسی و داوای مافەکانی کورتکەی بەداخەوە یعنی وازەم لە مێژوی کووردا هەرگیشتیوا ڕوونەداوە یعنی بۆ خۆی هەڵبژاردنێکێکە لە بنەماکانی دیموکراتی فارز دەڵێ گۆشت خوێ پێ دەکەن بۆی بۆگەن نەکایە خوێەکە بۆگەنکە لێرە هەڵبژاردنەکە کە بنەمایەکی دیموکراسیە ئەوان لێ کردووە ینی بۆگەنیان کردووە ینی سەختەکاریان تێدا کردووە بەداخەوە ینی قەت لە مێژوی کووردا شتیوانە بووە ئێستا بڵێن ساڵانی پێشوش کردوانە گەندانی بڵین سەختەکاریان کردو بەڵام سەختەکاریەکە بۆ ڕێژێنە بۆ بڵێن بە جیازی ئەلکترۆنی و هەچەندکەوا بڵین باسیەوەش دەکرێت عبادیش باسیەوە دەکات دەڵێ من ماوەیەک پێشدا کوتومە ئەو جیازانەی هەڵبژاردنەکان جارێکیکە چێکیان کەنەوە هەروەها UN ینی نەردەی UN بۆ عێراق لە 30 نیسان ینی 12 ڕۆژ پێش هەڵبژاردنەکە ینی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنی ئاگادار کردو کە دەڵێ ئەو جیهازانە چێکەن و ینی تەدقیقیان کەنەوە ینی بزانن ئایا ئەو جیهازانە تێستیان بکەنەوە بزانن تەواو ئیش دەکەنیان ئایا خەلەل یا شتێکیان هەروە ئەو کۆمپانیایی کە پێشی فرۆشتوە پێ دەڵێن میزۆ سیستەمە شتێکی وای پێ دەڵێن کۆریای جنوبی ئەڵێن شەریکەیەک ژووریەیە وازەم هەمووی 20 کەسە چەند کەسێکی لێ دەکەن و ئەو جیهازە بە قەرغیزستان فرۆشراوە لە ساڵی 2017 بۆ هەڵبژاردننی سەرۆکایەتی کۆمار خەڵکی قەرغیزستان دەڵێن ئەوەندەی وڵاتانی دەوروبەر و لایەنەکان تەدەخولیان کردو بە واسطەی ئەو جیهازەوە یعنی انتخاباتەکە هیچ تامێکی نەماوە لێرەش ئەوەیە ینی ئەو جیهازەکە تەماشاکەی پێی دەڵێن پیکۆسیستەم ئەوەی کەوان ئەوەکەی دەخێنە و فۆرمەکە و بڵین لەوێ ئەوە سکانی دەکا و داتاکان خەزم دەکا هەروەها ئەوان چیان کردو بڵین فلاش مەمۆریەکە بەرنامەیەکیان بۆ داناوە کە دەیخێنە ئەو پیکۆسیستەمەوە یەکسەر ئەو بەرنامە وەردەگرێت لەوانەیە بەرنمەکە بڵێ دەنجی گۆڕان یا دەنجی کۆمەڵی ئیسلامی ئەوانە حساب مەکە یا بڵین لە سا 42 دانکان بڵین بۆ یەکێتی حسابکە و بڵین ئەوەی دەژمێنێتەوە بۆ حیزبەکانێکی حسابکە ینی بە چرکەیەک بە 10 چرکە دەتوانی ئەو لەو فلاشانە داینێوی ئەکە بەجیا ئەگە بە پیکۆستەوە یەخسەر بەرنمەکە وەردەگرێت ئەوە دەخوێنێتەوە حەقیقی ناخوێنێتەوە بەڵام ئێستاگە بێت و ینی بێنن ینی ئەو فۆرمای دەنگدەرەکان بێنن یەک بێگیان بڵین بەدەست جایکەنەوە و دەنگەکان بژمێرن میپێمە ئەو کێشەیە هەل دەبێت ینی بۆیە کە تەماشاشکەی لە وەختی هەڵبژاردنیشدا ئەو حیزبانە کە تەماشاکەی هەنی بانگاشەیەکی هەڵبژاردننی بە قووەتیانە بوو بە زۆرێ لە مەقەرەکانیان بوون و مەنیپاڵیاندا بۆەوە دیار بوو ینی شتێکیان لە من سەردا بوو کە بڵین ئەو سەختەکاری دەکەن و بەڵام من پێم وایە لە بەغداشەوە لە لایەنی عەرەبیشەوە ئەوانیش بەنوع تەماشایان دەکەن وەکو بڵین دزێک بێ یان دزیان لە خەڵکی دەنگی خەڵکی کوردستان بەدەست سەیریان دەکەن ئەیتەمانە دەنگ چێت دەنگی شەر دەنگی مافێکی ئەوە لە سیستەمی دیموکراتی مافێکی ڕەوای خۆت دەنگدانە یعنی تۆ لە ڕێی دەنگدان و لە ڕێگای سندوقەکانی هەڵبژاردنەوە دەتەوێت سیستەمی سیاسی بگۆڕی یا بڵین دەم و چاوەکان گۆڕی یا بڵێ حکوومەتێکی تازە دروستکە یا پەرلەمانێکی تازە یان بڵین ئەوانەی دیرە سەرکار تازە من تۆ تەنها لە چیوە دەکەی تەنها لە ڕێی سندوقەکانی دەنگدانەوە دەکرێت ماوەسە بەرەزوتە ساختەکاری زۆر کراوە بەس ئەگەر مەسەلا منێن لە ساختانە بڕۆن بۆ بەغدا دەتوان پێگەی کورد بەهێز بکەنەوە کە لە ڕابردوو بۆی سیاسەتە هەڵەکانیان زیاتر پێگەی کورد لاواز بێ پێ دوای ئەم جارە نوێنەری ساختە لاوەستریشی دەکات من هەر بێگومانم لەوەی کە هیچیان پێ ناکرێ
حزبێک خیانەت لە دەنگدەرەکان کە خیانەت لە هاوڵاتیانی خۆی بکە خیانەت لە حیزبەکان بکە کە دەیەوێت هاوپەیمانی بن بۆ خیانەتیان لە هاوپەیمانەکانی خۆشیان کردووە خاوەنیان لە خیانەتیان لە خۆشیان کردو ئەوە کۆیە و دێگەڵە 20 کیلۆمەتریان بینە لە کۆیە پارتی لە سا پێنج جێناوە لە دێگەڵا یەکێتی لە سا پێنج جێناوە یعنی بەزەیان بە یەکتریشان نهاتۆتەوە بەرحاڵ مامۆستا لە ناو کاندیدەکانیشە بۆ نمونە ئەو باڵباڵانەیە کە لە نێو هەردوو پارتیە سەڵاتە ناو خۆشیان خیانەتیان لە کاندیدەکانی خۆشیان کردو کاندیدەکانی خۆشیان وا دەڵێن وڵای من پێم وایە من بە نمونەی هەندێک داتا کە بینیم ئەم داتایانە دوو شێوازی تەزویر هەیەکیان دکتۆر باسی کرد دەکرێت داتاکە نسبەتێک بڵێ لە سا 20 هەرێکێک لەو حیزبانە وەرگرا لە ڕقم 1 و 2 3 و 4 بیدە بە 5 بۆ نمونە جۆری دووەمیشانەوەی هەر ئەم داتایانە پێشتر هەمووی داخل کرابێ بە بەڵگەی ئەوەی هەر فلاش میمۆریەکە کە داویانە بە محەڵتەکان داتاکانی تیابوو بێ کورسیەکان زۆر لە یەکە چێ مەسەلا نووسراوە کۆمەڵی ئیسلامی لەم بنکەیە 32 بنکەی ئەو 34 بنکەکەی تر 32 دەنگەکانی ئێمە ڕقم 1 کاندیدی ڕقم 1 5 دەنگیان بۆداناوە کاندیدی ڕقم 2 3 دەنگیان بۆداناوە ڕقم 3 1 دەنگ ڕقم 4 0 ئەمە لە 50 سنووقش دووبارە بۆتەوە یعنی ممکن نییە یعنی ئەم داتایانە بەدەستدانراوە دوجاریش کاندیدەکانی خۆشیان لە مقابلە مەسەلا هایانە نزیکەی 6,000 دەنگی بۆ ڕۆیشتووە ئێم 6,000 دەنگە بۆ کاندیدێک کە نەناسراوە شتێکی زۆر سێر و سەمەرەیە ئەمە بەرحاڵ بەڵگەکان زۆرن لەسەرەوەی کام تەزویرە کراوە و چۆنش کراوە لە کاتێکا خۆشیان پێشتر و تویانە ئەگەر بە تەزویر نەبێ هیچ حیزبێکم جارە زۆر دەنگ نایەنێ چونکە بارودۆخی کوردستان خراپ بۆ و نەتوانراوە خزمەتی خەڵک بکرێت ئەمانە کاتێککە بەم حاڵەوەشنەوە بەغدا پێشتر بەهێزی هیچیان بۆ کورد نەکردووە ئێستا بەم حاڵات چیان بۆ کرێت پێشتر هەموو حیزبە کوردستانەکانی پشتیوانیان کردوون و بۆ خۆشیان دەسەڵاتی باشیان هەبووە و بەغداش لاوازتر بووە لە ئێستا و هەموو ناوچە کوردستانەکانی هێزی پێشمەرگەی دەرەوەی هەرێمیش پێشمەرگەی لێ بووە شکستی ڕیفراندۆمیشمان نەبووە کێشەی داراییشمان نەبوو لێرەنەوە ترۆشاو لە بەغدا پارە هاتووە لەو کاتە نانتوانیوە هیچ بۆ کورد بکەن ئێستا توانن چی بۆ کورد بکەن ئێستا بە بۆچوونی من سیناریۆکە ئەمەیە ئەمان زۆر کێشیان نییە هەوڵەدەن لەگەڵم حیزبانەی دەسەڵات ڕێککەون هەندێک پلەپایە پۆستە جارێکتر بۆ خوانی وەرگرنەوە لە داهاتی عراقی لەو بودجێ شتێکیان بۆ بنێرن لەسەر نەوتی کوردستانی مساوامەیەکیان لەگەڵاکەن سێ بەشیان تەسلیمەکەن بەشێکی بۆ خۆیان بێ دواتریش موچەی خەڵک با سێ ڕوبع بێ و بانی ڕوبع بێ و فێڵەن خەڵک فێر بۆ ینی پیان وایە زۆری شە بدرێ بە خەڵک ئەگەر خوان بە ملیارات دۆلاریان هەبێت کەمە بەڵام پیان وایە و موچەی بن بە هاوڵاتی زۆرە دوچار هاوڵاتی سزادن بەڵام دەکرێت خەڵکی کوردستان لەوە بێدەنگ بێ دەکرێت حیزبە سیاسیەکان بێدەنگ من بە بۆچوونی من ئەگەر بێدەنگ بین وەزعەکە زۆر خراپترە بێ هەم بۆ حیزبە سیاسیەکان دەکەونە ژێر پرسیارەوە چونکە خەڵک گەڵێ کوا دەنگەکانم هەم خەڵکی کوردستان سبینێ ئەم دیکتاتۆریەتە ئەوەندەی کە قوڵ دەبێتەوە بەسەریانە و ئەوەندەی کە حسابیان بۆ ناکرێت ئەوەندەی کە دەسەڵات خۆی سەپێنێ ئەوەندەی کە هێز بەکاردێنێ دوجار کارەساتێکە قەومێ چونکە خەڵک 4 ساڵی ڕابردوو چاوەڕێی ئەمڕۆیە کرد ئەی باشە ئەمڕۆ چاوەڕێکی بکەن باش بەزتوانن چی بکەن بەکردار مەبەست کێ ئەو لایەنانەکە من پێم وایە ئەم لایەنانە یەکەم خاڵی هێزیان یەکگرتوویانە ئایا توانن یەکریز بن یا لە نیوە ڕێکتری بەجێ دێڵن ئێمە بەڕاستی بەداخەوەڵێم تەجروبەیەکی تاڵمان هەیە لە پێشتر لەو دروستکردنی هاوپەیمانێتێک کە هەندێکمان ئەوانی تری بەجێ هێشتووە یەکەم ئەگەرم لایەنانە یەکریز بن و بەرژەوەندی خۆیان بەلاوە بنێن و لە نیوێ ڕێگایەکتری بەجێ نێڵن خاڵێکی گرنگە دوو کۆمەڵێک بەدایل هەیە کاکە ئێستا هەوڵێکی دیبلۆماسی هەیە باشە لەگەڵ سەفارەتەکان و نەتەوە یەکگرتوەکان و وڵاتانی دەرەوە و لەگەڵ حیزبی عراقیەکان و لەگەڵ کۆمیسیۆنی عراقی و دوجار ئەمڕۆ داوایان لە سەلیم جبوری کردووە کە پەرلەمانی عراقی جەلسەیە بکە بۆی کە بڕیار بدەن پێداچوونەوە بە دەنگەکانی شارەکانی هەرێمی کوردستان و کەرکووک و ئەوانە شا بکرێتەوە بەڵام ڕداوا کراوە چاوەڕێەوە نزان پەرلەمانی عراقی کردووە ئەوەی کە داوای کردووە وەفدی کۆمەڵ و گۆڕان ئێستا لە بەغان و حتمما هاوپەیمانی بەڵێ 6 لایەنەکە وەفدی و 6 لایەنە داوایان کردووە بەڵام من هەر بە ترسی لێ بینم ئەویش ئەوەی پەرلەمانی عراقی زۆرینەی لەگەڵ دەسەڵات زۆرینە بۆمانەوەی کورسیەکانی خۆیان بۆ ئەوەی تەنازول بۆ یەکتری بکەن چونکە لێرە لە جیاتیەوەی یاسا سەروەر بێ مەسالیحی حیزبی و سیاسی سەروەرە دوور نییە ئەمانە لە پەیوەندیان پێوە بکەن ئێوە نابێت دەنگ بۆەوە بکەن بۆی ئێمە لە حکوومەتی داهاتوو پشتیوانیتان لێ بکەین ئەشۆبیلاتان بۆ بکەین بەوەی کە ئەمڕۆ ئەوەی کە حەشتی شعبی و هەرێمی کوردستانی داگیر کردووە ئەڵێن حەشتی شعبی بووەڵێن هادی عامری بووە
ئەمڕۆ لە هەولێرەوە پیرۆزبایی لە هادی عامری کراوە ئامادەی دەربڕاوە پێکەوە حکومەت دروستکەین لێرە بەڕاستی بەس بەرژەوەندی هەیە نەک بەرژەوەندی خاکەیە نە میلەت هەیە نە وڵات هەیە بەداخەوە بەرژەوەندی حیزبی و شخصی هەیە شتێکی تر نیە و مانەوەی خۆیان و نەوتێنان و بردن شتێکی تر نییە بەڕاستی. باشە سوپاس دەکەم کاک دکتۆر سەبارەت بە بەغداد پێت وایە چ کاتێک بۆ نمونە یەکریزی کورد لە بەغداد دروست دەبێت ئەنی پێت وایە تام تاڵانێت لە داهات و سامانەی قۆڕخنی دەسەڵات تام تەزویرە بەردەوام بێت یەکریزی دروست دەبێت هەز وەختێک مەساڵحی حیزبی نەما و مەساڵحی کورد گەلی کورد یعنی مەساڵحی گشتی کورد ئەوە خراە بەرچاو من پێم وایە وەختی توان کوردێک ڕز بن لە بەغدا بەڵام تا هەر لایەنێکار حیزبێک بۆ بەرژەوەندی خۆی تێبکۆشە من پێم وایە ئەو بڵێن ئەو یەک ڕیزی کورد لە بەغدا ناتێتی بەتایبەتی ئێستا بڵێن متمانە لە کوردستان نەماوە بڵێن ئەو حیزبانە زوربانن بڵێن ئێستاوە و حیزبەی لە حکمدان 6 حیزب ئێستای چا متمانیان بۆ حیزبە نەماوە خەڵکی کوردستانیش متمانەی نەماوە جاتە چۆن لە بەغدا دەتوانانی یەک ڕیزبی و متمانەت بەوانە بێ کە تۆ بێ لە کوردستان دەنگل تاڵانی و گەندەڵی هەبێت لە کوردستان و ساختەکاری شەبێت یەکریزی دروست نابێت من پێم وایە یەکریزیان تێکدا بوون گەندەڵی و ساختەکاری بەڵێ تا ئەوانە و تا بەرژەوەندی حیزبی و گەندەڵی و ساختەکاری و دزینی پارەی نەوت و بڵێن ئەو موچەیە کەمکردنەوە ئەو شتانە تاوە هەبێت تا وەکو بابەشەوەی گشتی بڵێ تا بەرژەوەندی حیزب لەلا ئەو حیزبانە لە پێشەوە بێ من پێم وایە ناوماڵی کوردێنی ڕێک ناخرێتەوە تا ناوماڵی کورد لە کوردستان ڕێک نەخرێتەوە کورد ناتوانێت لە بەغداش یەک ڕز بێتەوە باشە بەس ئێستا بۆ نمونە دەسەڵاتدارن وەکو مامۆستا ئێستا داوا لەلایەنەکان دەکەین با یەک ڕیز بین لە بەغداد ئەو یەک ڕیزی ئەوان داوای دەکەن بۆ چییە؟ ئەو ریزێ بۆ ئەو یەک ریزێ بۆ بەرژەوەندی خۆیانە بۆی لە بەغدا ژوا پیشاین دەمڵێنەوە فەرمەوە حیزبەکان لە ژێر باڵی ئێمەدان و یعنی حیزبەکان تەنازولکەن و من پێم وایە ئەوەیە مەسەلەکە ینی دەنات چۆنە تۆ لە مەسەد لێرە دەنگل لێ بدزێەوە بڵێن لێرە هەچی گەندەڵیە بیکە و موچە نەدا و بڵێن لە پەنجاوێکی خاکی کوردستان بدا تەسلیم کاتەوە و ئەو گەندەڵی و ئەوە هەبێت و بەڵام لە خەڵکی کوردستان ئاوا سزابدات لەوێشدا بە نوێنەرانی کورد ئەوانەی حیزبەکانی کە لە بەغدان پێیان بڵێ بڵێ وەرە یەکڕزبین پێم وایە شتێکی منتەقیش نییە تا ناوماڵی کورد لە کوردستان ڕێک نەخرێتەوە متمانە لە نێوان حیزبەکانی دەسەڵات و خەڵکی کوردستان و حیزبەکانی ئەوانەی ئۆپۆزیسیۆنن دروست نەبێتەوە من پێم وایە جارێکیکە ناوماڵی کورد لە بەغداد ڕێک نابێتەوە ئەوەش بە خراپی بەسەر کوردا دەشکێتەوە بۆ چونکە کورد زۆر مافی ماوە لە دەستوری عێراقی وەکو دامەزراندنی ئەنجومەنی فیدراڵی یا دامەزراندنی محکەمەی فیدراڵی یان مادەی 105 باسیەوە دەکات کە دەبێ هاوسەنجێک لە پۆستەکانی حکوومەتی فیدرال لە بینی پێکاتەکانی عێراق یان بڵێن مادەی 106 باسیەوە دەکات کە دەستەیەک دروزێ بۆی کەوە عەدالەتە بێ دادپەروەری لە دابەشکردنی بودجێ عێراقدا هەبێ من پێم وایە ئەو زۆر یاسای تریش ماوە تا ئەوانە یعنی جێبەجێ نەکرێن من پێم وایە کورد مەوافقەکانی خۆی ناگەیانی دەکەم ناوبڕێکمانە دەفکرێن بۆ لای بەڕێز بەڵە بینێرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕین وڵات تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت گروپی کۆمپانیەکانی نوێکار بۆ جوانکاری بیناسازی گروپی کۆمپانیەکانی نوێکار لە وەرزێکی نوێی کارکردنیدا هەڵدەستێت بە داشکاندنێکی بەرچاو بۆ سەرجەم مەوادی جوانکاری بیناسازی و پێداویستیەکانی هەمیشە تۆکمەی و جوانی و خێرایی لە پێشینەی کارەکانیەتی وە سەرجەم کارەکانی کۆمپانیای نوێکار زەمانی 10 ساڵی لەگەڵدایە لە سەرجەم پارێزگاکانی هەرێم کار دەکەین و گواستنەوە و بەستن بێ بەرامبەرە لە ئەزمموی کارەکانمان هەمیشە تۆکمەی و جوانیمان دڵنیاکەرەوە بۆ کڕیارانمان ناونیشان کەلار شەقامی سەرەکی لیوا بازار بەرامبەر مزگەوتی تەقوا گروپی کۆمپانیەکانی نوێکار کۆمپانیای دنیا دیکۆر بۆ هەموو کارێکی دیزاین و دیکۆرات کۆمپانیەکەمان ئامادەیە بۆ کاری دیزاین و نۆژەنکردنەوە و جێبەجێکردنی ڕووکاری دەرەوە و ناوەی بینا و پرۆژەکانتان با سوودوەرگرتن لە باشترین ستافی جێبەجێکار و با سەرپەرشتی ئەندازیاری شارەزا با بەکارهێنانی مەوادی سمنت بۆرد ئەسترۆپۆل سەقفی مەغریبی کاغەزی دیوار تەختەی ئەرزی سرێتیواڵ و چەندین دیکۆری تر لە ئێستادا دەتوانن زەویەکانتان ڕادستی ئێمە بکەن با کەمترین کات و بە باشترین کوالەتی کارەکانتان جێبەجێ دەکەین ناونیشان سلێمانی شەقامی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود کۆمپانیای دنیا دیکۆر بۆ هەموو کارێکی دیزاین و دیکۆرات
کۆمیلی نیشانی بەرزی کوالیتی و ڕەسەنایەتی لە بەرهەمهێنان. بەرهەمەکانی کۆمیلی شامپۆی قژی کۆمیلی بە پێکاتە تایبەتەکەی هۆکارە بۆ بژانەوە و بریقەدارکردن و بەهێزکردنی ڕێگەکانی قژ. جۆرەکانی شامپۆی قژ بۆ قژی ئاسایی و چەور و وشک و دژە کڕێش و قژی مخۆرکە بۆ یەکراو. جۆرەکانی کلینەکسی تەڕی کۆمیلی بۆ بەکارهێنانی ڕۆژانە، پاکەرەوەی لەش، پاکەرەوەی ماکیاژ کە توانایەکی بەهێزی هەیە لە لابردنی ماکیاژ و مادەی وەتەرپروفی ناو ماکیاژ بەبێ جێهێشتنی هیچ موادێکی زەیتی. شامپۆی خۆشتن و دەستشتنی کۆمیلی پێست بۆن خۆش و نەرمەکە. کرێمی دەست و دەموچاوی کۆمیلی لە 100% زەیتی زەیتونی سروشتی تیا بەکاراتوە، پێستە وشک و زبرەکانی دەست و قاچ نەرم و زیندووە کاتەوە. زۆرینەی بەرهەمەکانی کۆمیلی لە 100% زەیتی زەیتونی سروشتی تیا بەکاراتوە. گۆڵدن ئای بریکاری سەرەکی بەرهەمەکانی کۆمیلی. فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوەلۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیاراندایە. فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادەکردوون کە سەرجەمیان داوەلۆندیان بێسنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان. کارتی 9000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە، کارتی 7000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ، کارتی 30000 دیناری بۆ ماوەی مانگێک، کارتی 40000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین. هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەربان دادەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت. ژمارەی تەلەفۆن 0770 224 75 74 یان 0750 194 36 37. فانسینێت. ئەزانن چیا ئەسپیڕەش سەرچاوی چێژە و ڕەونەقدار و گەش بەراکەت و خێر پێویستی ماڵە وەرن لای ئێمە بانە بن بێبەش برنج و ساوار شعری ئەو چایە ماش و نیسک و نۆک ڕۆن و لۆبیایە ئەسپیڕەش تەنیا و بێوێنە و جیایە چی خواردن هەیە هەمووی مالایە هێندە هەرزانە کەس نابێ بێبەش کوالێتی بەرز و تام و بۆنی خۆش بەرهەمە شازاکانی ئەسپیڕەش بەرهەمە شازاکانی ئەسپیڕەش بەرهەمەکانی گروپی ئەسپیڕەش. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دارێکتر سڵاوتان لێبێت بەڕێزان کاکتۆر پێدوە لایەنەکان ئەو لایەنەی شەژلایەنەی کە ناڕازین چۆن مامەڵە لەگەڵ و گوتاری دەسەڵات بکەن کە دەڵێ با بە یەکریزی و بەتەبایی و بە یەکگرتووی بڕۆین بۆ بەغدا. بەڵێ وەڵا ئێستا وەفدەکە وەفدی شەژلایەنەکە ئێستا لە بەغدان وەزەم لە بەگەڵ پەرلەمانی عێراقیش کۆ دەبنەوە داوای ئەوەی دەکەن کە بڵێن پەرلەمان دانیشتنەکە بۆی کەوە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان ناچارکەن کە بڵێن جارێکیکە ئەو کێشەیە حەلکات یا بڵێن ناو ئەسڵیەکان ینی بڵین بەرنامە ئەسڵێکە ئەوەی کە تەزویریان نەکراوە لە ناو جیازی پیکۆسەکە دەربێنێ یا جارێکیکە بەدەست ئەو وەرەقانە بژمێرەوەکو باسم کرد لە هەمواری دووەمی یاسای هەڵبژاردننی عێراقی ژمارە 45 ساڵی 2013 ئەواتە دەڵێت توانی خۆتێکی بەدیل بدۆزیەوە بۆی کەەوە ئەگە کێشەی دەنجی دەنگدەران کۆمیسیۆن بۆ ئەمەناکەەوە داواکاری هەیە و کۆمیسیۆن ئەمە دەنێڕەتی کردوەوە لە 105 جیا بکرێت ئەویش خەمساردە ئەویش کۆمیسیۆنیش بڵین کە تەماشاکەین لەوانەیە لەگەڵ ئەو لایەنەی کە تەزویریان کردو ئەویش ینی خاتری ئەوان زیاتر بگرێتەوە. بەڵام من پێم وایە کە کۆمیسیۆن ینی بە داواکاری ئەو لایەنە سیاسانی کوردستان جێبەجێ نەکات بایکۆت دەکەن دەکەوێتە ژێرپرسیارە ئەو یەکەمیان دووەمیشان من پێم وایە ئەو شەژلایەنە لەوانەیە بایکۆتی پرۆسی سیاسی بکەن لە عێراقدا و تەمەن کە بایکۆتیشکەنی ناسنە پەرلەمان و شوێنەکانیان چۆڵ دەبێتەوە ئەو وەختە من پێم وایە ئەو دوو حیزبێش کە کورسیان هەیە ئەو سنگ و شتانان ئەو سنگ و وەزنان نابێت لە بەغدا بڵین کە بە نوێنەری هەموو خەڵکی کوردستانیان تەماشا کرد. سپاس دەکەم کاتداتەگەڕم ماوەسە سەبات بۆی کە ئەگەر مەسەرەن ئەم لایەنە ئەم جارە نەڕۆن بۆ بەغدا نوێنەرایەتی کورد کێشەیەکی بۆ دروست دەبێت لە بەغداد زیاتر ئەو لایەنە مەسەرەن داکۆکیان لە خەڵکی کوردستان کردووە بەڵام ێستا وەکو ڕێزێک مەسەرەن بۆ دەنگدەران ئەگەر وەکو بژاردەیەک بڕیاری بایکۆتیاندا من باسی ئەوم کرد پێشتر کە دەبێت کۆمەڵێک هەنگاو بنرێن و کۆمەڵێک بژاردە لە پێش هەبێ یەکێک لەوانام هەوڵە دیبلۆماسیەک ئێستا لە بەغدا خەریکردن یەکێکی تێرەوەیە کە لەگەڵ حکوومەتانی دەرەوە و نوێنەرەکانیان و نەتەوەگرتوەکان و یەکێکی تریژەوەیە
بەڕاستی کار هەتا بڕاتەوەی ئەسانی مەدەنی بکرێ و خەڵکیش بێتە سەر شەقامیش کارێکی ڕەوایە هەموو ڕێبازێکی ڕێگایەکی مەدەنیانە بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیە بە پێویستی ئەزانم و یەکێکیش لە بژاردەکانەوەیە لانی کەم کە ئەم نوێنەری ئەم لایەنانە لە کاتی دروستبوونی حکوومەتە بەشداری حکوومەتەکە نەکەن تا بە دەنگدەرانی خۆیان بڵێن لە هەرێمی کوردستان بە حیزبە سیاسیەکانیش بڵێن ئەو ئێمە لەبەرەوەی خیانەتمان لێکرا دەنگەکانمان دزرا ئێمە بەشداری ئەم حکوومەتە ناکەین و ناتوانین هاوپەیمانی گەندەڵکاران بین و با عێراقیش و هەموو خەڵکی دنیا بزانێت کە نوێنەری ئەم چەند حیزبە بەیەکەوە مقاتعی پەرلەمانیان کردووە لەبەرەوەی لە وڵاتەی ئێمە شتێک دەگوزارێ پێچەوانەی دیموکراسیەت و مافی مرۆڤە تەنانەت خەڵک خاوەنی دەنگەکانی خۆشی نییە ئەمە وەک وازافلیمان بە بۆچوونی من بەشداری نەکرێ هەتا ئەو کاتەی ئەوان تەسلیم دەبن بەوەی کە خیانەتیان کردووە و حتا تەنانەت پێداچوونەوە دەبێت بە مفاوزیە بکرێ بەڕاستی گۆڕانکاری تیا بکرێ ئەم فاوزیە نەشەفافێتی تیان نەگوێ بۆ خەڵکەگرێ مفاوزیە خۆی هەیەیەکی مستەقیل و سەربەخۆیە بوو بتوانێت بڕیاردا بە پێی یاسا بۆی هەیە بە دوای بەدایی لا بگەڕێ بە پێی یاسا بۆی هەیە بڵێ با نمونەی چەند سنووقێک بە شێوەیەکی نادیار وەرەگرێ لەو شارانەی کێشەی لەسەرەکە کە لە وڵاتانی دنیا لە وڵاتێکی وەکو ئەمریکا کاتێک کە کێشەیەک دروست دەبێت لە ناوچەیەکی دیاریکراوە لەسەر ژمارەی دەنگەکان کە لەوێ هەر هەڵبژاردنەکەش ئەلکترۆنیە نەکرد جیازەکان دێن بژاردن دەست پێکەن بەدەست ئەمانە ئەبوو لانیکن ناتوانم بڕیار بدەن بڵێن با نمونەیەکی جۆرگرین با ئەم کۆمیسیۆنە کۆمیسیۆنێکی بێدەسەڵاتە و نوێنەری ئەو لایەنانەی تایە کە سەر بەدەسەڵاتە ئەگەر نوێنەرێکیش هەڵوێستی هەبەیەکی وەکو سعید کاکەیی کە داوای کردو هەندێک هەنگاو بنێنەوە تا دوێ بۆ ناگرن و هەڕەشەی لێەکەن و دوجاریش تهدید دەکرێ و ناشێڵن بڕیاریش بە تەنیا بە یەک کەس نادرێ نایڵن هەنگاوەکە جێبەجێ بکرێت بۆی ئێمە داوای داوا بکەین لانی کەم ئەم کۆمیسیۆنە بگەڕێت چونکە ئێمە هەڵبژاردننی ترمان لە پێشەوەی ئەگەر ئەم دەسەڵاتە بێوێ بەم شێوازە تەزویر بکە و خیانەت لە دەنگدەران و لە خەڵقیش بکە خەڵکی کوردستان تووشی بێهیوایی دەبێت دوایی دوجار بیر لە شتێکی ترەکاتەوە بۆیە دەبێ ئەمە بەڕاستی حیزبەکان نوێنەری خەڵک بن شەڕ بکەن بۆ گەڕانەوەی دەنگەکانیان ئەو گوتاری دەساڵ کە دەڵێن بابێکەوە بڕۆینیان بازەوەکە کە پێویستە کورد بۆ نمونە ئێستا مەسەلەن بەرنامەیەکی بێت بەیەکەوە بڕۆن بۆ پێکەنانی حکوومەت ئەم لایەنە دەبێت جارێکتر لەگەڵ یەکێتی و پارتی تا ئەم کێشەیەک لانەکەێتەوە بستنە گفتوگۆ کە پێشتیش لایەنەکانیان لەگەڵ خۆیان بردو بەڵام دوزار کە پۆستیان وەگرتووە لایەنەکانیان فەرامۆش کردو وەڵام من پێم وایە هەر کەسێک لەگەڵ ئەم دوو حیزبێ دەسەڵات نزیک بێتەوە تووشی ڕسواییە بێ بەجددی لە لای خۆش عیبارە بێ بۆچی تووشی وڵە بەرەوەی ئەمانە لەسەر دزی و گەندەڵی فێربوون و ئەمانە قوت و ژیان و نانی خەڵکی فەقیر و هەژاریان دزیوە خواردویانە ئەمانە خوا غەزەبی لێگرتوون ئەڵە کوردەڵە خوا غەزەبی لێگرن لە بزن بگرە نانی شوانە خۆ ئەمانە خوا غەزەبی لێگرتوون کاتێک دێن نانی میلەتە ڕەشوڕوتەکەی خۆیان نەخۆن دوجاریش بۆ مانەوەی خۆیان دەنگەکانیشانە دزن ئەو هیچ پارەکەیان دزی ئەمانە شایانی ئەوە نین بەڕاستی هیچ هاوپەیمانەتیەکان لەگەڵ بکرێەوە هەر کەسێکیش لایەن نزیک بێتەوە شەرمەزارە بێ لای خۆش و لەبەردەم خەڵقیش و بۆ مێژوش و خەڵقیش سزایەدا من پێم وایە هەندێک لایەنی سیاسی بەس لەبەرەوەی مەرحەبای دەسەڵاتیان کردووە نە دز بوون نە شەریکە دز بوون نە نەوتیشیان خواردووە خەڵک سزایداون لە مەڵبژارنە ئەوە ناکرێەوە بشارینەوە بۆیە ئەمانە تا ڕاست دەبنەوە بەوەی کە نوێنەری خەڵکن خزمەتی خەڵگەکەن بەرژەوەندی حیزبیان ناوێ با کار بکەن ئێستا بۆ ئەوەی پارتی دەزانێت لە هەولێر لە سلێمانی تەزویر کراوە یەکێتی دەزانێت لە هەولێر کراوە بەڵام بۆ ئەوەی بەرژەوەندەکانیان پارێزراوە بێ پێکەوە لێ بێدەنگ دەبن و پێکەوە ڕشنە بەغدا و دوورنێ پێکشەوە هاوپەیمان بن و پێکەوە جارێککە پۆستەکان بەشکەنەوە ئەوان کێشیان نییە بەڵام ئەوە لە حیزبولایەنێک ناوەشێتەوە کە خۆی بە نوێنەری خەڵک بزانێ خۆی بە نوێنەری خەڵکی ڕەشوڕوت و چەساوە بزانێ و دژی گەندەڵکاران بێ و بڵێ من گەندەڵی ناکەم ئێمە بەرنامەی ئێمە و ئەو هەموو حیزبانی لەسەر ئەم بەرنمەیەن من پێم وایە تاوانێکی گەورە دەکەن بەرامبەر بە خۆشیان و بەرامبەر بە دەنگدەرەکانیشیان هەتا ئەم کێشەیە وەڵامێکی نەبێ ئاوا هاوپەیمانی لەگەڵ ئەو حیزبانە باشە بەس نوێڕایەتی گەر مەسەلا لایەنە نەڕۆن کە پێشتر نوێڕایەتی کورد پێگەی کورد زۆر لاوازەوێ بۆ نەڕۆن بۆ بەغداد یەکێتی و پارتیش لێ بەرپرسیارن بێگومانە لێ بەرپرسیار یەکێتی پارتی لە ئەوەڵ تاخی لێ بەرپرسیارن لەو ڕۆژە و ڕژێم ڕووخاونیان توانیوە هیچ بکەن ئەوان بەرپرسیارن نیوەی کوردستانیان داناوە بەرپرسیارن دەستور جێبەجێ نەکراوە بە مادەی 140 بەرپرسیارن خەڵک قوتی براوە بەرپرسیارن خۆگەر خەڵک ئەم هەرێمە ئەوان حکمیان نەکردایە ئەگەر هەر ئابوووریەکەشمان کە بە پێی دەستوریش وایە داهاتی هەرێم بچوایە بۆ مەرکەز و مەرکەزی موچە و خەڵکی موچەی خەڵکی دەنات
بجەیەک داهات بۆ پارێزگاکان بجێ ئاوادانکردنەوەی پارێزگاکان هەردەهات یعنی ئاوا قوفلی لێ نەدەدرا بۆ 5 ساڵیش دەچێت ڕۆژ بە ڕۆژ قەیران لەسەر قەیران ئەمانە دروستیەکەن لەسەر و هەموو شیانەوە دزینی دەنگەکانی خەڵک باشە بەس بەوە چوونی و تاوان دەسەڵاتدار بن و سەختەکاری بکەن ناوماڵی کورد لە هەرێم لە بەغداش زیاتر پەرتەوازە ناوماڵی کورد پەرتەوازە بووە ناوماڵی کورد ئێستا لە یزال هەرێمی زەرد و سەوز هەیە و لا يزال حاڵی حزبەکانە بینی لەگەڵ دەسەڵاتە و حالی میلەت دەبینی لەگەڵ دەسەڵاتە و کەس متمانەی بە کەس نەماوە و من پێم وایە بە حیاتی ناوماڵی کورد هێندە پەرتەوازە نەبووە بە دلیلی ئەوەی ئەو تا ناتوانین پارێزگارێک بۆ کەرکووک دانین ئەوە چەند مانگێکە خەریکین و ناتوانین بەیەکەوە لە هەڵبژاردنێکەوە بەش بین و ناتوانین هاوپەیمانەتێک دروستکەین و ناتوانین تەنانەت کۆش بینەوە لەسەر مێزێک لەوە پەرتەوازەتر چیتر بەس پێ تاوان دەسەڵاتدار من زیاتریش من پێم وایە هەتا دەسەڵاتە بمێنێتەوە کێشەکان قوڵتر دەبنەوە یەکریزی لە ناوماڵی کوردان ناکرێ و مافەکانی خەڵکیش دابین ناکرێ و بار و گوزەرانی خەڵکیش ڕۆژ بە ڕۆژ بەراو خراپترە بێ و داهاتوو بینی سپاس دەکەم کاوی تۆ سەبارەت بەوەی کە بێئومێدی بۆ نمونە ئەگەر دەسەڵات ئامانجیە بوو بێ لەوەی کە خەڵک بێئومێدکە پێ دوای دەبێت لایەنە سیاسەکان بێئومێد بن یاخۆ دەبێت زیاتر بەردەوامن لە دژایەتی گەندەڵی و ئەم حکومڕانی سەقەتەی کە هەیە دوای ئەو مەسەرەن تەزویرکردنی ساختەکاریش خۆی نەرێتی ژیانی ئینسان نابێ بێئومێد بێ تۆ بە دوای ئامانچێکە بێ هەر پێی دەگەیجا لەوانەیە ماوەیەکی کورد یا ماوەیەکی درێژ من پێم وایە دەبێت خەڵکی کوردستانیش بێئومێد نەبن ئومێدیان هەبێ تۆ ئەگە لە ئامانچێکە هەبێ هەڵی بۆ بدەی ئاخیر شت هەردەیگەیجا بە ماوەیەکی کورد بێ یان یاخودیا درێژ بێت بەڵام لێرەشدا بڵین کە تەماشاکەین لە ئێستا شتێکی کەش ماوە بڵێن ئێستا هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ماوە هەر هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان ماوە ئایا خەڵکی کوردستان هەر بێئومێد بێ یان بڵین بەنەوەیەکە تەماشایەکە من پێم وایە خەڵکی کوردستان ئێستا تێگەیشتون کەوا بێزگە لە سەروەت و سامان و پارە و موچە دەنگەکانیشان دزراوە کە ئەوە بەوەزام خراپترین شتە یعنی کە نەدزرابێ ئەو لاەنە سیاسیانە شەژ لاەنەکە ئەگە بێت و ئەوان دیفاع لە دەنجی خەڵکی کوردستان نەکەن دوڕێژی ئەوانش دەنگ بۆ ئەوانیش نادەنەوە ئەوەیە کێشەکە یعنی خەڵکی ئیمانی خەڵک بۆی کە مثلا ئومێدێک هەبێت بۆ هەڵبژاردن بەرگری ئەوەیە لە بەغدا مفۆزیە فشاری بخەنە سەر بۆی کە هیچ نەبێ بڵین دەنگەکان بە دەست بژمێرێتەوە یا بڵین ئەو ژمارە ئەسلانی کەوا لەوێدا بەبێت تەزویرەکە بێنێتە درەوە دەبێت چارەسەرێکی بکات یان جارێکی تر هەڵبژاردن لە هەرێمی کوردستان بکرێتەوە بە هەڵبژاردنێکی پاک و بێگەرد بێت و بۆی کەوا جارێکی کە متمانەی خەڵک بە پرۆسی دیموکراسی و بەدەنگدان بگەڕێتەوە ئەجینا من پێم وایە ئەوە ئێستا سەرەتایەکی زۆر خراپە بۆ داهاتوش وەکو باسم کرد فارس دەڵێ کورد فارس دەڵێ گۆشت خوێ پێ دەکەن بۆی بۆگەن نەکە ئەدی خوێیەکە بۆگەنکە لێرە خوێیەکە وەکو بڵێ پرۆسیل بژاردنەکەی ئەگە بۆگەنی کرد یعنی هیچ قیمەتێک بۆ دەسەڵاتداری و بۆ حکومڕانی لە کوردستان نامێنێتەوە من پێم وایە لە جاتێ و دوو حیزبانە چەند ساڵە کۆمپانیایکی بێگانانێنە بە کوردستانی بەڕێوە بربا زۆر لەوانە باشتر بوو ئێستا کە تەماشاکەی بڵین پێشمەرگە دوو حیزبە ئەگە بێت و پێشمەرگێکی دەستگای نیشتیمانیمانەبات بڵێن پێشمەرگەی ئەوە با بڵێنی پێشمەرگەی کوردستان بە نەک پێشمەرگەی حیزبەکان بە دەستگاکان هەموو بڵێن دەستی حیزبیان لێ ببڕی و هەموو دەستگای نیشتیمانی بێت و من پێ هەر بە ئەگە بێت و دانوستانیشمان کردبە ئەویش مەسە لە ژێر چاودێری پەرلەمان و لەژێر شتێکی وا با بڵێن شتێکی نیشتیمانی بە من پێما وەزعی کورد زۆر لە عێراقی زۆر بە زەمان باشتر بۆ کویکەوە لە ئێستاە بەس وەکو ناومێدی نابێ ئێمە سەرڕێ ئەمانش ناومێد بین ئەو سەختەکاریە ئینسان لەوانەیە خەڵک نیگەران بێ زۆر نیگەران بێ بۆ سەختەکارێ بەڵام من پێم وایە دەبێ ئینسان سونەتی ژیان وایە تۆ هەر دەبێ هەوڵ دەیکەوە بڵێن بەرچاوت گەشت بێ ینی بڵێن هەوڵ دەی بگەی خاڵێکی گەشت و ئەو ناومێدی پێ بڕەوێنیەوە بەڵێ سەبارەت بەوەی کە بۆ نمونە پێکێنانی حکوومەتی تازە کورد ئەگەر بۆ نمونە ئەو تەزویرێک کە کراوە کاریگەری دەبێت لە کە نەتوانێت مەسەن وەفدێکی یەک ڕیسپێک بێنێ بۆ ماوەڵەکەن لەگەڵ لایەنەکان ئێستا بڵین ئەوەی کەوا بڵین تەکلیفیش دەکرێتەوە بڵین ئەنجومەنی وەزیرانی عێراق پێک بێنێ ئایا لەگەڵ چێ دانیشێ لەگەڵ چێتی لەگەڵ پارتی لەوانەیە هەردووکیشان لەگەڵ لێگەوە نەبن هەرێکان هەر حیزبێکیان داوای پۆز یا ئیمتیازی زیاتر کات یا بڵین ئێستا بۆ سەرۆک کۆمەر وازانم هەردوو حیزبەکە کاندیدی خوانەیە
یعنی ئەوەشیانەیە و بێجگە لەوەژ ینی کە تۆ تەماشاکەی بڵین 6 حیزبی سیاسی نەسنە بڵێن ئەوانی کەوا کورسیان لە پەرلەمە نەسنە کوردستان و کورسەکانیان چۆڵ بێ یعنی ئەوە بڵین سەر 6 لەوانەیە بۆ لانی ئەو حکومەت دروستکاتەوە ئایا لەگەڵ ئەخۆ ئەوانە بڵێم ئەو دوو حیزبە نوێنەراتی هەموو کورد ناکەن بەڵکو هەموو حیزبەکان نوێنەراتی هەموو گەلی کوردەکەن ئەوە شەیە بڵێ بەڵکەواتە ئێستا ناتوان بە ئەوەدێکی یەکگرتوش و توێژ یەکگرتو شارێکان بڵێن لە بنەوە ئێستا بڵێن وکرد باسم بۆ سەر و کۆمار و بزانم ئێستاوانە ینی هەرێکان کاندیدی خۆی وەکو لە میدیاکانیش باز دەکرێت ئەو کاندیدی خۆی داناوە ئەویشان کاندیدی خۆی داناوە لەوانەیە لەسەرەوەش لیان بێتە ئەوە ینی لەسەرەوەش ڕێک نەکەون بەداخەوە ئەو لاوازی کورد ئێستا هەیەی لە بەغدا قەت ئاوا لاواز نەبووە لەسەر ئەوەی کەوا لەسەر بڵین چەند کورسێکی پەرلەمانێنی ئەوەی نەدێناتۆ تەزویر کە یا بڵێن ئەو حیزبانە هەموو حیزبی کوردستانی چێ با حیزبێک ئەو زیاتری بێ ئەو کەمترێ بێ وانە پرۆسی سیاسیەکەیان دیموکراتەکە جوانتر دەبوو کە هەموو لایەنەکان بڵین لە بەغداش بەیەکەوە بن و یە خیتابی سیاسیانە بێت سپاسێک ماوەستا بەرەز وتت ئەم ساختەکارێک کۆی پرۆسیال بژاردننی خستۆتە ژێر پرسیارەوە بەڵام ئێوە وەکو کۆمەڵی ئیسلامی بێومێت بوون لە گۆڕانکاری ئەگەر دەنگەکانشان دزرابێ دەنگەکانیشیان نیوە زیاتر کەم کراوەتەوە براوە وەڵام من پامی من بۆ هەموو خەڵقی کوردستان و بە هەموو دەست و لایەنگرانی کۆمەڵی ئیسلامی شەوەیە کە ڕێبازی خەباتە دوور و درێژە کە ئەمە جۆرێک لە جیهادە و جیهادێکی زۆر گەورەش ڕزگارکردنی ئەم خەڵقە ڕەشوڕوتێکی ئێستا هەیە ئەمە کارێکە کۆتایی نایە چۆن حەدیسەکە فەرمیە الجیهاد ماضی لا یوم القیامە ئەم خەباتە تا ڕۆژی قیامەت کۆتایی نایە لەبەرەوە خەڵک نابێ بێومێت بێ ئێمە ئەم دەسەڵاتی کوردیە یا ئەوستەمەی لە میلەتە کراوە لە ڕژێمی بەعس و پێشتریشەوە بە کیمیاباران بێومێت نەبووین بە ئەنفال بێومێت نەبووین بەوەی بە ئاگر و ئاسن سزای داوین سەدان و هەزاران ڕۆڵەمان شەهید کراوە لە سێدارە دراوە بێومێت نەبووین هەر بەردەوام بووین ئەگەر وەکو ژی لە مۆش بووبین فویەکی پیاکراوە گەشاوەتەوە ئەم دەسەڵاتەش هەرچی ناشێ پێی کردوین لە شەڕی ناوخۆ لە خونان بڕین لە ئیهانەکردن لە هێنانی ئێران و تورک و بەغدا و خەڵک بێومێت نەبووە ئەمە هەر بەردەوامەوە ئێمە نەک بێ هیوانە بووین پێمان وایە ئەمە بەڕاستی بەنزینێکە ئەکرێ بە ئاگری شۆڕشێکە کە خەڵک ئێستا ئەگەر حیزبە سیاسیەکان بە حکمەتی خۆیان نەبێ خەڵک داهاتە سەر جادە و شەڕی ئەهلیش دروست دەبوو خەڵک پێی وایە و خیانەتی لێ کراوە دەنگەکانی دەبوو بێدەنگ نەبێ بە حیزبە سیاسیەکان بە حکمەتی خۆیان دایانەوێ شتێکی مەدەنیانەی ڕێک و پێک بکەن بۆی ئەم گۆڕانکاری لە دەسەڵاتە بێ ئەوەندەی کە وەزەکە نەشێوێ ئەگەرنا خەڵک نەک بێ نابێ بێ هیوا بێ دەبێت پێمان وابێ ئەمە سوورترمان دەکات لەسەر مافەڕاوەکانی خۆمان و پێمان دەڵێ ئەم دەسەڵاتە ئەوەندە گەندەڵن ئەوەندە دزن تەنانەت دەنگەکانیش دەدزن ئەگەر پێتان وابوو شتێک ماوەنەیکەنەوە ئەمەشتان دی چۆن خۆی گەورە فەرمیێ وەلی تەستەبینە سەبیل المجریمین ئەبێت تاوانبار بە بەڵگە کەم و کوڕیەکانی دەرکەوێ ئەوە ئەسا وردەور دەبێ ڕۆژانامە دەرکەوێت هەتا ئەم شتانەی دەرنەکەوێت خەڵک باشەمانە ناناسێ لەوانەیە هەندێک کەسە بێ ئێستا ئەم جارە خەڵکێکە بۆ سەر بە دەسەڵات لە حیزبەکانی دەسەڵات دەنگی بەم لایەنانەی ترداوە ئێستا لە خۆم پێم سێرە دەنگەکەی من دزراوە یعنی لەناو ماڵی خۆشیانە بۆیان دەرکەوتووە بۆیە پێم وایە ئەمە گوڕوتینەگەدا بە خەڵک دەبێ بەردەوام بین ڕێبازی تر بگرینە بەر بەوەی چی پێمان دەکرێت کە ئینشاڵا بتوانین لە قۆناغەکانی ئایندە کۆتایی بەم زوڵ مستەمە بێنین سوورترین لەسەرەوە و کاری ئێمەیە هەتاکو مابین لە هەر شوێنێک گەندەڵی هەبێت دژایەتیەکەین زوڵ مستەمە بێت دژایەتیەکەین و هەموو هەنگا و هەوڵ و خەبات و ئیشی ئێمە بۆ چەسپاندنی دادپەروەریە و ئینشاڵا یەک زەڕە کەمتەر خەبیتیانە وەڵام پێم وایە هەموو لایەنە سیاسەکانی کوردستان ئەوانەی بڵێن ئۆپۆزیسیۆن بە تایبەتی نە گەندەڵەکان ئەوەیەکەوە دەبێت سوور بن لەسەر تێکۆشان بۆی کەوا بگەنە ئامانجەکان بەس هەموو شتێکی ژەڵێ هەموو شتێک لە باریکی دەپچڕێت ئیلا زوڵم نەبێکەوە لە ئەستوری دەپچڕێت نەگەیشتەوەی بپسڕێ ئێستا نزیک بۆتەوە زۆر سپاس بۆ دکتۆر بەیازید حەسەن ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق مامۆستا دارا محەممەد ئەمین ئەندامی پێشووی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس باوکارانم تا بەرنامەیەکی تر خواتان بە